شێرکۆ بێکەس ڕەهەندەکانی جۆگرافیای وشە و زمان و خەیاڵی بەرینتر کرد. کورتە بابەتێک بە بۆنەی دەهەمین ساڵیەتی کۆچی دوای شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس کە لەلایەن سای زەمانیەوە ئامادەکراوە. ژان پۆڵ سارتر ئەڵێ وشە زۆر لەوە بەزەبرترە کە ئێمە تێگەیشتوین. لە ئێستادا زمان جۆرێکە لە دەسەڵاتێکە مرۆڤێک دەرەبڕێت کە هەست و وێستەکانی مرۆڤێک ئەباستە دەرەوەی خۆی و لە شوێن و کاتە جیاوازەکانە ئاستێکی بوونی پێ ئەبەخشێت. زمانی ئاخاوتن بەشێکە لەو دەسەڵاتە و زمانی نووسین بەشێکی گرنگترێتی. لە نووسیندا گەڕان بە دوای سەحری وشە و کاریگەری وشەدا دەرفەتێکی بێهاوتە بە دۆزینەوەی هەستەکانی زمانەدات. لێرەدا شعر جیاواز لە بەشەکانی تری ئەدەب و شێتانە بە دوای ئەو سەحری وشەیەدا ئەگەڕێت. شعر پانتایەکی بنەڕەتی و ئەزموونگەریە لە ئەدەبدا. ئەزموونگەری بۆ واتایەکە لە شێوە و ناوەڕۆکدا بەردەوام لە گۆڕان و جوڵەیەکی بێئوقرەدایە. فۆرمەکانی شعر وەک ئامێرەکانی میوزیک ئەکرێت جیاواز بن و ئاوازە جیاوازەکانیش بژەنن. شعر ئەو فەزایەیە کە تەنیا وشە کاری تێ ئەکات. لە شعرا وشە ڕێتم و میوزیک وێنە و خەیاڵ واتە و وێناکردن ئەخولقێنێ. شعر ئەو کێڵگەیەیە کە لەق و چڵ و خونچە و گوڵی نوێ لە توی وشە بەرهەمەهێنێ. شعر مامەڵەکردنە لەگەڵ زماندا و هەڵوێست و پەیوەندی تاکەکەسیە لەگەڵ زمان. ڕاستە کە زمان بەرهەمێکی کۆمەڵایەتیە. زمان بە ناچاری لە ناو خەڵکا دروست بووە و یەکێکە لە هۆکارە بنەڕەتیەکانی گەشەکردنی مرۆڤ. بەڵام زمان هەرگیز ناچێتە ژێر ڕەکیفی ئەو پێناسە باوەوە کە ئەڵێ زمان هۆکارێکە بۆ دیالۆگ و لە یەک تێگەیشتن. بەڵکو زمان هەمیشە بارگاویە بە هەست، بە کولتور، بە جیهانبینی مرۆڤ وەک تاک وەک کۆمەڵگە. شاعریش بە زمان بە وشە نامە لەگەڵ خەڵکە ئەگۆڕێتەوە. زمان تاگە پردێکە لە نێوان خەڵک و شاعردا. بۆیە تا مەوداکانی پردەکە فراوانتر بێت پەیوەندیەکەش فراوانتر ئەبێت. زمان هی خەڵکە و کاتێکیش وشەکان بە نێو کەلەی شاعردا ڕەتەبن سەر لە نوێ دا ئەڕژێنەوە و ڕیز ئەکرێنەوە و شاعریش لە هەست و هیوا و ویستی خۆی باریان ئەکاو بە کۆمەڵی واتای جیاوازەوە ئەیان نێرێتەوە ناو خەڵک. ڕۆڵی شعر کاتێک ڕوونتر ئەبێتەوە کە خوێنەر لە ڕێ چێژوەرگرتنەوە مشتێک سۆز و زانین لە پانتای واتای تاکە وشە و وێنە شعریەکان هەڵێنجێ. ڕەنگە هەندێک جار کتومەت ئەو واتایەش نەبێ کە شاعر ویستویەتی بێڵێ. ڕەنگە زۆر جاریش ئەوەی کە خوێنەر و بیسەر ئەیدۆزێتەوە گەلێک فراوانتر بێت لە واتایەش کە شاعر مەبەستێتی. ئەکرێ خەیاڵێکی تر وێنا بکات، وێنێکی تر بخۆڵقێنێت. نەکەر ئەمەش ئەکرێ خوێنەر کە وێنێکی شعری یان تاکە وشێکی پێئەگات کچوو پڕ لەگەڵ یا وێنە و واتایەکی پێچەوانەی ئەویشی لا دروست ببێ و ببنە سەرداوی نیگەران بوون و خۆدۆزینەوەی لەو حاڵەتەدا. ئەمەش لە ڕێواتای بەرفراوانی تاکە وشەکانەوە دێتە دی. چونکە شعر وەک شێوازێکی دەربڕین بریتیە لە واتا و ڕەهەندەکانی وشە. کات و شوێنیش لە شعردا بێسنوورێکی ڕێژەین. ئەم بێسنووری و ڕێژەیەش ناوەڕۆکە شعریەکە لە بازنەی تاکەکەس و کۆمەڵگەیەک ئەبەنە دەرەوە و ئەیکەنە پرسی سەرجەم مرۆڤایەتی لە ڕووبەرە فراوانەکەیدا. وۆرد زۆرس شاعری ناسراوی بریتانی ئەڵێ شاعر لە ڕێ سۆز و زانینەوە یەکگرتنێکی پتە لە نێوان هەموو لایەنەکانی ئەم ئیمپراتوریەتە فراوانەی کۆمەڵگەی مرۆڤدا پێکەهێنێ. ئەمەش پەیامێکی مەزنی شعرە. بێ سنووری و نەمری شعر لە بە یەکناساندنی پرس و خەونە مرۆڤایەتیەکاندایە، لە ئاشکراکردنی واقعیەتێکە بە واقعەکانی تر، لە بەستنەوەی کات و شوێنە جۆرا و جۆرەکاندایە بە یەکترەوە. کەواتە شاعر وەک بێرنارد شۆ ئەڵێ هەر هاوڵاتی ناو سنوورەکەی خۆی نییە، بەڵکو میراتگەری تەواوی سەرزەویە.
بێگومان ئاشرایە کە هیچ زمانێک ناتوانێت بەتەنیا هەموو کێشە و خەیاڵە مرۆڤایەتیەکان بەرجەستە بکات. ئەو زمانەی شاعرێکیش پێ ئەدوێ هەر چۆنێک بێت هەڵگری واقعی کۆمەڵایەتی و سروشتیەکەی خۆیە و باگراوەندە کولتوری و ڕۆشنبیریەکەیەتی. ئەوەی کە سنوورەکان ئەبڕێ تاکەوشەکانی شاعر نین، بەڵکو دۆخ و وێنە و واتە شعریەکەیە. ئەو ئەفسونەیەکە لە پەنای تاکەوشەکانەوە سنوورەکان ڕەت ئەساتەوە. ئەو خەیاڵەیە کە خودی زمان تەسکە بە باڵای. ڕەفیق غەفور ئەڵێ من لە مێرمەنداڵیەوە کە بە شێرکۆ بێکەس خۆی و شارەکانی ئاشنام ئاوا ئەوەم خوێندوەتەوە. من لە شێرکۆوە تەنیا وشە و واتە سادەکانی وشە فێر نەبووم و چێژیان پێ نەبەخشیوم، بەڵکو وشەکانم وەک پەنجەرەیەک بینیون کە ئەڕوانن بەسەر پانتایەکی بەرینی خەون و تێڕامانی ئاوێتە بە هەست و چێژ و خەم و نیگەرانی. سعدی یوسف شاعری هەرە گەورەی عەرەب ئەڵێ درەوشاوە بژی، قەسیدەیەک دابێنە و تێپەڕە، زەوی فراوانترکە. شێرکۆ بێکەس وای کرد، ڕاهەندەکانی جۆگرافیای وشە و زمان و خەیاڵی بەرینتر کرد. ئەو وشەکانی نەکردنە ناو فەرهەنگەوە، بەڵکو لە فەرهەنگ دەری هێنان و ئازادیکردن تا بەردەوام لە شوێنی و ساتە جیاوازەکانە بەرهەمهێنی خەیاڵ و واتا و وێناکردنی جیاواز بن. من لێرەوە سەرنج ئەدەمە لە بەرچاوونبوونی فیزیکی شێرکۆ بێکەس. ئەو بە تەنیا شعرنووس نەبوو، کەسێتی شێرکۆ کەسیەتیەکی شاعرانە بوو. من نائاگا ئەوم لە تەنیاییدا بێنیوە کە بەدەم خوێندنەوەی شاری خۆیەوە گریاوە. حەسیب قەرەداغی لە شارەکەیدا ئەڵێ خەڵکی ئەڵێن گریان فرمیسک دیارە بۆ پیاو نەهاتووە و من تا ئێستا ئەو دروشمەم بە گیانی خۆم نەسپاردووە. شێرکۆ بێکەس زوو بەجێهێشتین. ئەو لێوان لێو بوو لە قسەی نەوتراو، پڕ بوو لە خەونی بەدی نەهاتوو. بەڵام وەک نالی ئەڵێ هەرچەندە کە عومری خدر و جامی جەمت بوو، چونکە ئەمەلت زۆرە چ عومرێکی کەمت بوو. هەڵبەت مردن کێشەیەکی بنەڕەتی مرۆڤایەتیە، بۆ پێیە بوونیش کێشەیەکی بنەڕەتیە. ڕەنگە زۆر جار مردن بوونێکی تر بێت، هەر بۆیە ئێستا شێرکۆ بێکەس لە بوونێکی تردا لەگەڵ ئێمەدایە. ئەو بەردەوام بە دەنگ و ڕەنگی جیاواز لە ناو وشەکانیدا بوونی هەیە، کەواتە خاڵی دەستپێکردن بوونە، ژیانە، نەک مردن. شعریش گۆرانیەکە بۆ ژیان، بۆ چرکەیەک لە چرکەکانی بوون. تەنانەت لەو پەڕینە ئومێدیشدا هەر بە ژیانەوە بەستراوە و گۆرانی ساتە هەرە تاریکەکانی بوونە. بەڵێ خۆشەویستان، ئەوەی کابیستان بابەتێک بوو لەژێر ناونیشانی شێرکۆ بێکەس ڕاهەندەکانی جۆگرافیای وشە و زمان و خەیاڵی بەرینتر کرد. کورتە بابەتێک بە بۆنەی دەهەمی ساڵیادی کۆچی دوای شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس کە لەلایەن سایدەمانیەوە ئامادەکرا بوو. هیوادارم جێگەی سەرنجی ئێوەی خۆشەویستیش بووبێت. ئێوە ئەتوانن شعرمان دەربەدەرکەن، گوڵدانەکانی چیرۆکمان ورد و خاشکەن، ماڵەکانمان بدەن بە کۆری دووکەڵ و دەبا بەدا و بە کۆمەڵ بیان جۆزنەوە. چێ نایزانێ ئێوە ئەتوانن ئازارمان لە پێکەنینی خۆتانە بتێننەوە. ئەتوانن بەڵام ئەوەی لە خەونی گورگەبۆرەکەی یەکەمەوە نەهاتە دی و ناژێتە دی، ئەوەی هەرگیز پێتان ناکرێ سڕینەوەی ئازادیە لە ڕۆحمانە، کوشتنی عەشقی ئەبەدی داروبەردە لە ناخمانە، ڕاماڕینی خۆشەویستی دیار بە کر و کەرکووکە لە دڵمانە. کۆتایی ئێمە کاتێکە کە کۆتایی هەناسە هات، ئەوەی ئایە و نابێ بەنا، کوژانەوەی ئایندەیە لە چاوی یەک بە یەکمانە.